پێشترێرە شوێنی چەک فرۆشتن بوو هەموو کەس دەزان لە مێژە دەمانێکی لە مێژە تقریبەن لەوانەیە 20 ساڵ زیاتر بیت شوێنی چەک فرۆشتن بوو دوایش بە بڕیاری حکوومەتی هەرێم چەک فرۆشتن نەما قەدەغە کراو میش بیرۆکەی خۆم گوتم با شوێنێکی وا بکەمەوە چایخانەکە خەڵکێک بەعام شوێت خەڵکە بە تەمەنەکان جێگایەک نەبوو بچنێت دیانە شوێنی وا لێ بەس لە دیانەی خوارە دیانەی سەرشتەی نییە بیرەکەی خۆم گوتم شوێنێکی کەلتوری چاکەم کە ئەو خەڵکە لی خڕکەمەوە وەکو سەبر وەکو هەموو شتێک بە زۆری خەڵکێکی خەڵکی دیانە خەڵکی بێگانەی کەمە سباينا هرستم نانو تاريخهم أروم بابيا اسمع معمر قير لو اسمع نو أوارا لو دم هريقي زور دم بازاري بوس حد دهم ويرا ليه بينا كده ليه ما تاخذ نوز اسمع مزجوت نوز كم دهم مالي نانو خوم دهينا ايه كي بايز قلت ليه خلي كده من هنا حتى مغربا عادي صار شويش عيد دهينا ويرا تيشني يبجاين تدين يبجاين پێشی لێرە هیچ شوێنێکی ئەوە نەبوو دیانان ئێستا ماشەڵڵا چاخانەی لێ شوێنی ئەوەیە جمالێک و دەبیتەوە ئەوە ڕۆژانە بە ڕۆژانە دەمێرە وەڵڵا لە سعات دووەوە دێن هەتا مەغریبێ لێرە یاری و ئەوە یەکەین هیچ یەکێک لەو شوێنەکە بخۆ ئاگادار بوون نەیانتوانی بێن لێرە دابنیشن یعنی بە حکمەوە کە شوێنی چەک فروشتن بۆ وەکو مەترسیل سەر ژیانیان هەبوو بەڵام خۆشبەختانە ئەوڕۆکە لێرە چایخانەیە کە دەتوانن لێرە دابنیشن گفتوگۆ بکەن مەسەلەن گەر پیرەمێردەکان مەسەن هیچ شوێنێکی تر نەبوو وەکو پارک و ئەوانە کە لێ دابنیشن گفتوگۆ بکەن و کاتی خۆیان بەسەر بن بەڵام خۆشبەختانە لێرە کە ئەبینن چایخانەیە بە حکمەوە توان لێرە دابنیشن و گفتوگۆ بکەن جوان ولا خوالي